نەبوونی هەڵوێستێکی جددی و کاریگەر لەلایەن حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان وای کردووە تورکیا بەردەوام بێت لە بەردومانکردنی گوند و ئاواییەکانی باشووری کوردستان لە کاتێکدا بەردومانەکان زیانی گیانی و ماڵی زۆر دەگەیەنن بە دانیشتوانی ناوچە سنووریەکان و گوندنشینان بە تایبەتی ڕۆژ لە دوای ڕۆژی شوێن نیشتەجێبوونی هاوڵاتیان وێران دەکا و گوندەکانیش بەرەو چۆڵ بوون دەبات. یەک لە لێدوانە هەر خراپەکەی سەرکردی کوردی وڵای من دەسەڵاتم نییە بەرامبەر تووشی کە دەسەڵاتت نییە بەمانە دەیسەلمێنی لە بۆ جیهان کە ئەو وڵات و میلەت و سیادەت پێ ناپارێزی دەیوی دەیەوە ئەرە خراترین ئیش ئەوەیە بۆیە دەستە سەرکردایەتی کورد پەرلەمانی کوردستان جارش کرد دووبارە بکەنەوە کە سیادەی هەرێم بپارێزرێ و مەجای تورکیان نەدەن تەواجودیان لەسەر خاچی هەرێم هەبی ویان هێرش بکەنە سەر کوردستان لەو گەروەیدا لە ڕوودیدا دانیشتوانی ناوچە بەردومانکراوەکان نیگەرانی زۆریان لە نوێنەرانی کورد هەیە لە ئەنجومەی نوێنەرانی عێراق کە نەیانتوانیوە ڕۆڵی کاریگەریان هەبێت بۆ ئەوەی حکوومەتی عێراق بە جددی سکاڵا لە تورکیا بکات لە نەتەوەیە گرتوەکان لە بەرامبەر بەزاندنی سەروەری خاچی عێراق و هەرێمی کوردستان و بە قوڵایی چەندان کیلۆمەتر بەردومانی گوند و ئاواییەکان نەکاو خەڵکی سڤیل و مەدەنی و گوندنشین نەکاتە ئامانج. دوای ئەوەی کە داعش لە ناوچەکەی نامێنێ و دوای ئەوەی عێراق سیادەکەی تونند و تۆڵتر دەبێتەوە بە هیچ شێوەیەک لەو دەوڵەتە ئەقلیمیانە قبول ناکە کە سنوورەکانی ببەزێن بە تایبەتی دەوڵەتی تورکیا کە هەر جارێ بە بیانوەک دێ سنوورەکان دەبەزێنی و فڕۆکانی بەسەر ئاسمانی هەرێمی کوردستان دەسوڕێتەوە و خەڵکی مەدەنی و سڤیل و بێتاوان ڕۆژانە شەهید و بریندار دەبن. عێراق لە باردۆخێکی ئەوتۆنیە بتوانێت بەرامبەر هێزێک وەکو تورکیا ڕێو شوێنی تون بگرێتە بەر بۆ منە ڕێشوی سەربازی ناتوانانی بگرێتە بەر چکە خاچی داجیکراوە و بخۆیەوە ناتوانانی خاچ خۆ ڕزگارکاتەوە و ڕێوشێن دبلۆماسیەکانیشی تا ئێستا لەبەر ئەوەی تورکیا بەشێکە لە ناتۆ بەشێکە لە هاوپەیمانی جیهانی دژی تیرۆر بەو عینوانەوە پشتیوانی زۆرە عێراق بارودۆخێکی سیاسی ئەوتۆی نییە بتوانێت هەڵوێستێکی توندی هەبێت جگە لە بەیاننامە و لە نیگەرانی و لە علاقاتی بینی عێراق و تورکیاش علاقاتێکی سارد و سوڕ ئێستا هەر ئەوەندەیە ماوە. تورکیا دوای کۆتایی هێنان بە پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان بۆ ساڵی سێمە بەردەوام گوند و ئاواییەکانی باشووری کوردستان بردومان دەکا بە بیانی بوونی بارگا و پێگەی پارتی کرێکارانی کوردستان لەو ناوچانەدا لە کاتێکدا لە تەواوی بردومانەکان تەنها خەڵکی گوندنشین و مەدەنی دەبنە ئامانجی فڕۆکە زەنجەکانی تورکیا و شەهید و بریندار دەبن هاوکات زیانی زۆری ماڵیان پێدەگا وێڕای دروستکردنی ترس و لە ڕاوچەی بەردەوام. بەردەوامی بردومانی فڕۆکە زەنجەکانی تورکیا بۆ گوند و ئاواییەکانی سنووری برادۆستی ناحیسی دەکان ڕۆژ لە دوای ڕۆژیان و گوزەرانی هاوڵاتیان و گوندنشینانی ئەو ناوچەیە ڕوو لە خراپتر دەبات بۆیە داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان چیتر بێدەنگ نەبێ لە ئاست ئەو بردومانانەی وڵاتی تورکیا دەیکاتە سەر گوندەکانی ئەو ناوچەیە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ناحیەی سیدەکانی سنووری برادۆست.